لا ئێستادا لاانێ لەناو هەندێک لە کەسەکان حەز بۆ ئەوە بێت ڕەواند کە حەز بکەن یاری شەترەنج دەست پێ بکەن فێری بن بەڵام نازانم بە چ شێوەیەک ئەتوانن فێری ئەم یاریلیان فێری ئەم وەرزشە بن. میوانی بەڕێزی بەرنامەکەی ئێمە لەم بەشە ئاسانکاری بۆ ئێوە کردو لەبەرەوەی کە کتێبێکی چاپ کردو لە ژێر ناوی فێربوونی شەترەنج بە ئاسانی کەواتان لێکات بە خوێندنەوەی ئەم کتێبە بتوانن زۆر ئاسان و ساکار فێری وەرزشی شەترەنج بن. بەڕێز پشتیوان ئەحمەد شێخ حەمەد لە لامان ئامادەیە کە بەڕێزیان بە هەمان شەوە ئاماژەم بۆ کردن و سەری ئەم کتێبن لە هەمان کاتا ڕاهێنەری نێودۆڵەتین خۆیان زیاتر باسی ناوەڕۆکی ئەم کتێبەمان بۆکەن ئەوەی کە چۆن نەتوانێت خزمەت بکات بە کەسێکە حەزی لە یاری شەترەنج بێت و لەگەڵیشە لە ئێستای پاڵەوانێتیەک هاوکات لە سلێمانی و هەولێر بەڕێواچێت کە لە ئەم پاڵەوانەتیە هەڵبژاردەی عێراق دیاری ئەکرێت لە نێویشیانە کوردان وا دیارە بە خۆشحاڵیەوە زۆر بەتوانا دەرکەوتون لەسەر ئەم پاڵەوانەتیەش زیاتر قساکەین لەگەڵ بەڕێزیانە هەر بۆیە چینە لای مامۆستا پشتیوان لەگەڵێکە بە خێراتنی بەڕێزەکەی مامۆستا پشتیوان پیرۆزبایش لێکن بۆ چاپبوونی کتێبەکەی بەڕێزت هەر لەمەوە با دەست پێ بکەین زۆرێک لە کەسەکان لانەیە حەزیان کە لە یاری شەترەنج بن نەزانن چۆن فێری یاریەکە بن تا چەند ئەم کتێبەوە خوێندنەوەی ویان لێ کات بتوانن زۆر بە ئاسانی فێری بناغی وەرزش یان یاری شەترەنج بن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش وا باو بوو لە کۆمەلگای خۆمان کە باس لە شەترەنج دەکرا زۆر کەس بیری لەوەی دەکردەوە دەیگوت چۆن فێرە شەترەنج دەبم قورسە زەحمەتە یان ئایا هەموو تەمەنەکان دەتوانی فێری شەترەنج بیاننا بۆیە لەم کتێبەدا بە زۆر بە سادەیی و بە ئاسانی ڕوونمان کردەوە هەموو تەمەنێک لە 6 ساڵی ڕاهەتا بگرە بە تەمەنەکانیش لۆیان هەیە بە ئاسانی فێری شەترەنج بن و بە ئەکادیمیش هیچ گرانیەکی تێدانە ئەو کتێبش تەنها بۆ ئەو کەسانەیە کە سەرەتا فێری شەترەنج دەبن نەگلو ئەو کەسانێک کە برین پەرە بە یاریەکەی خۆیان بدەن بتوانن لە ئاستی نێودەوڵەتی یاری بکەن بەس ئەو کەسانی کە تازە بیانەوێ فێری شەترەنج بن و بە ئاسانی و بە ئەکادیمیش و هەموو یاسایەکانیشی تێدایە. باشە تەنها ئەم کتێبە بەسە بۆ فێربوونی شەترەنج یان پێویستە کە لەگەڵ خوێندنەوەی کتێبەکەیە بە شێوەیەکی تریش بە شێوەیە یاریکردنیش لەگەڵ یاریزانی بەرامبەرە فێربوونەکە زیاترەکات. ئەکید بەتەنێ ئەو کتێبە کە برین بەز نییە بلو ئەوەی فێری شەترەنجبی لە هەمان کات پێویست بە شەترەنج شەیە وەکو ڕاهێنانێک لەگەر خوێندنەوەی کتێبەکە ڕاهێنانیشی لەگەر بکەی فێرە شەترەنج دەبی بەڵام لۆ بەرزکردنەوەی ئاستی خۆت ئی شەترەنج پێویستیت بەوەیە بەشداری پاڵەوانێتەکان بکەیان پێویست بەو کەسانەیە کە لەگەڵی دیاری بکەن هەتا زیاتر گەشە بە ئاست و توانای خۆت بکەیت. فێربوونی شەترەنج ئاسانە؟ ئەکید ئاسانە. خۆم ئەیزانم بەس حەزەکەمەوە وەڵامە لە بەڕێزەوە. ئەکید ئاسانە لۆ سەرەتایی فێربوون بەڵام بەردەوامیەتی دەوێتن بتوانی بەردەوام بی بتوانی زیاتر ڕۆژانە ڕاهێنان بکەیت هیچ شتێک بەو شێوەش نییە کە برێن زۆر زۆر ئاسانە ئەو بیتن بەڵام هەوڵدانی دەوێتن بەڵام لۆ سەرەتاییەکە ئاسانە. مامۆستا پشتیوان بە لەگەڵ بەڕێزیانە بڕێنە لای شەترەنجەکەەوەی کە هەر مادام باسی فێربوونی شەترەنجکرا ئەوەی کە ڕەوەندیش ئەڵێ یاریزانێکی باشم دەست پێ بکەنەوەی کە هەر بەکردداری لێرا و پێمان بڵێ بۆ نمونە ئەگەر کەسێک ویستی دەست پێ بکات چۆن دەست پێ بکات بێخەتەرترین و بێمەترسیدارترین جوڵەکان کێیە کامانێ بۆ فێرخوازێک بەخۆی لە سەرەتادا شەترەنج ئەوەی کە شارەزایی لە شەترەنج هەیە شەترەنج لە سێ بەشی ئەساسی پێکدێ لە کاتی یاریکردن بەشی یەکەم کە پێی دەویسترێت کردنەوەی یاریەکان چێ یەکەم جار یاری دەکاتن یەکەم یاری ئەوەی کە شەنسی هەیە کە یەکەم جار یاری بکە ئەوانەیە کە داشە سپیەکانی هەیە بۆ نمونە مەسەرەن داشی سپی لۆی هەیە ئەو سێ بەشی کە باسمان کرد یەکیان کرانەوەی یاریە دوو ناوەڕاستی یاریە سێ کۆتایی یاریەکانە کردنەوەی یاریەکان ئەوی کە برن دەست پێکە یاریزانی سپی یەکەم جار لوی هەیە دەست پێ بکەی کە یەکەم بەڕێککەوتن دیارەکرێ دییان نەخرعایە چۆن ئەوە یاسایە هەموو خاوەن ئەو یاریزانن کە خاوەن داشە سپیەکانە ئەمە بەسمەوە کە سپی بۆ کەسێ دەرچێ بەڕێککەوتنە بە قورعای بەچی ئەوەش بە قورعەیە هەیە بە قورعەیە هەیە بە سیستەمی پێرینگ و شتویان هەنەیە لە کۆمپیوتەری ئەوەشی عالەمیە برنجیانە ئەوان دیاریان کردیان دوایەوە جوڵەکان جوولەکان مەسەلەن سپی لۆی هەیە یەکەم جار مەسەلەن دەتوانیتن
بە سەربازەکانی شوێ بکاتن بە یاریەکانی برم پارچەکانی پشتەوە ناتوانێت تەنها یەک پارچە نەبیتن کە ئەسپە دەتوانی باز بداتن بەسەر ئەوەکان کەس کۆ یە پارچکان کە ناتوانن لۆیە بەڵام زیاتر ئەو کەسانەی کە یاری دەکەن وا باوترە سەربازەکان یەکەم جاریش پێ دەکەن لە هەمووشیان باوتر ئەوەیە کە پێش پاشایەکەی دەجوولێنیتن ئەو سەربازەش لە یاسایەکەدا هاتیە ئەگەر لە شوێنی خۆی بی دەتوانی دوو جوولە بە یەک جاری بکاتن دەتوانی یەک جوولەش بکاتن کامی باشترە دوانیا یەک هەر کەسە بە ئەوەی دەمینێتە سەر شێوازی ئەو یاریزانەیە کە یاری پێ دەکات بەڵێ ئەمن سەربازی پاشایەکەم بۆ جوولان دوو جوولە تەما ئەوە یەک جوولەی ئەوە کرد ئەوەش مشینە پلانی خۆی هەبیتن ئەمن ئەسپەکەی دەجوولێنم جەنابەت ڕوا دیار ڕەوان بەس بە سەربازەوە ئەوێ دەست پێ بکە باشە مامۆستا ئەمەی من ئەم جوڵەیە پێڵەن چی ئەوە کشە باش ئەوە کشە ئەمن دەتوانم بەرگری لە کشەکەت بکەم باشە بە سەربازەکی دەتوانم یان بە فیلەکی بینمە پێشت ئەوەیە کە هەر کووەچی بیدەبی ئەمن ئەو پاشایی بپارێزی ئەم جوڵەی من دروست بوو کە کردم نەخێر دروست نەبوو لەبەرەوەی ئێستا ئەمن مەسەرەن کە داشەشکە دەجوولێنم ئەتو دوا دەکەوی لە یاریکردن ئەمن زیاتر پارچەکانی من یان داشەکانی من زیاتر دێتە ناو ساحەکەی زیاتر کۆنتترۆلی ساحەکەی دەکەم ئەتوو بە دوا دەکەوی لە ئەوەی لەو یاریکە کردید مەجبوری ئێستا ئەتو دەبی پارێزگاری لەوەی بکەی بکشێمەوە یان بیخەمە لە بزەبت باشە مامۆستا لە ئێستای پاڵاوانەتێک هەیە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر بۆ هەڵبژاردننی یاریزانانی منتەخەبی عێراق باشە لە سلێمانی ئەوەی کە ئەنجامەدرێت چییە و ئەوەی کە لە شاری هەولێر ئەنجامەدرێت چییە ساڵانە دوو پاڵەوانێتی گەورە لە سەر ئاستی عێراق لۆ کچان و لۆ کوڕان دەکرێتن خۆشببختانە ئەو ساڵەکە هۆرد و شاری هەولێر و سلێمانی میوانداری ئەو پاڵەوانێتیان کرد و پشتی شێریش بەر یاریزانە کوردەکان کەتیە لە سلێمانی 12 یاریزانی عێراق بەشداریان کردیا ئەویش هەر خۆشببختانە 5 یاریزانی کورد بەشدارن لەو پاڵەوانێتی تا ئێستا ئەو ئاخر جوولەی پاڵەوانێتێکەیە تا ئێستا دوو یاریزانی کورد یەک لە سلێمانی یەک لە هەولێر توانیتیان بگەنە ئاستی هەڵبژاردی عێراق یەکەچیش ئەوڕۆ لە ڕکابەرچێدایە لەگەر یاریزانێکی عەرەب ئەوش ئومێد دەکەین ئەو یاریەکەی بباتەوە دەبتە 3 یاریزان باشە بەگشتی ئاستی یاریزانانی کورد لە یاری شەترەنجات چۆنە ئەگەر باز لە مێژوو بکەین بگەڕێنەوە لە مێژیم لێ مێژوو دەبینین هەموو یاریزانە کوردەکان دائیمەن پێشەنگ بوونە لەسەر ئاستی عێراق و لە ئەسەر ئاستی ناوچەکار دەتوانم بێت لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش کە ئەگەر بگەڕم لۆ مێژوو لۆیە ئێستاش زیاتر پشت بە یاریزانی کورد دەبەستن بەبێ کورد دەتوانن بێ ئەو بکەم بەڵام بەبێ کورد ناتوانە ئەو ئەنجامە بینن کە بەدەستیا هینای دەستۆکی باشیان بۆ ئەمە هەم کوڕان هەم ئەوە ئی کوڕانە ئەوەی کوڕان بوو لە هەولێریش 5 یاریزانی کورد ئەویش هەر پشتی شێریان بەرکەتی لە کۆی 11 یاریزان ئەوانیش ئەوڕۆ بەیانی مایە کۆتایی پێدە دوو یاریزانی کورد لەوێن دەرێش دوو کورسی هەڵبژاردی عێراقیان مسۆگەر کردووە مامۆستا هەر بەدەم قسەکردنەکەەوە ئێوە بەردەوامش بن جا هەڵسەنگانێکش بۆ ڕەوان کە جەنابەت بزانە دەمێکە یاریم نەکردووە من لە سەرەتای نەوەکانە یاریزانی نادی سیروان بووم کاتە نادی سیروانە شەقامی مەولەوی باشە لەو کاتەوەتر کە بە یاسایی و ئەکادمی خوێنمە بەڵام لە کاتەوە بە شێوەیەکی زۆرە دابڕای شەترەنجیش وەکو یاریەکانیت کە پێویستی بەوەیە بەردەوام بی هەتا بتوانانی ئاستی خۆت بەرز بیخیوە باشە جا ئەوە دەکەم بڵێ ئەستا ڕەوان دەتوانێت با لە من نەخێر لەبەرەوەی کە ئەو سەربازی هەیە لە فیلەکەی من ئەیاتەوە من ئەبێت لێرە شاد بکشێمەوە ئەو فیلە خاڵبەندی هەموو کرایە ئەو فیلە 3 خاڵی لۆدانرایە ئەوە 1 خاڵی لۆدانرایە وایە ئەو جەلۆیە ئەوە ئەگەر لەوەی بداتن ئەمن کەبی خۆمەوە سەربازەشی دەخواتن ئەمن دەخۆمەوە کەواتە من دوو خاڵ ئیسفادە دەکەم فیلەکەی من بەرزترێکە وەک لە سەرباز بزەبت مامۆستا ئاماژەی بۆ کرد مامۆستا ئێمە ئەبینین لە ئێستایە لە نێو منداڵەکانی ئێمە لە نێو
مرد منداڵەکانیشمان حەز هەیە بۆ شەترەنج و تەنانەت لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئەنجامی ئەدەن لا دوایە ئەوەی کە لە ئێستاە لە ڕێگەی ئەپەکانەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە فێری شەترەنجە بن ئەتوانێت بە هەمان شەوە بناغێکی باشیان بۆ دروست بکە بە ئۆنلاینیش ئەویش دەتوانی فێری شەترەنجبی بەڵام هەر نابتە ئەو ئەکادیمیایی کە بتوانی لەگەڵ ڕاهێنەرێک یان لە یانەیەک یان لە سانتەرەکی شەترەنج فێری شەترەنجبی لە فێری ئەکادیمیەکەی لەبەرەوەی ئۆنلاینەکە فێرت ناکاتن بەس گەمەکەت دەکاتن بزان دەبێەوە نابێەوە فێرت ناکاتن ئەتو ئەو گەمێ جوولێت کرد ئەو جوولێت کرد کە هەڵەیە یان هەڵە نییە یان جوولەی باشترت هەیە بەڵام ئەگەر لەگەر ڕاهێنەربی ئەکیت فێری وەت دەکا پێت دەڵێ ئەو جوولەیە کە من ئەوم کردیە نەکەی بە ئەو جوولێ بکەین لەبەرەوەی زاحفاتی خۆی هەیە بە شەش دوای جوڵەکەت پێڵێ بزەبت یارمەتی دەدا بەڵام لە ئۆنلاینەکەی ئەو شتە نییە وایە ئەوەنەی کە بەڕێزت بەرکەوتنت هەبووە لەگەڵ فێرخوازەکانە لە مناڵی و دەست پێ بکەی بە شەترەنج باشتر فێرە بێ یان لە گەورەی چون کاسپارۆف یاریەکی بوو لەگەڵ مناڵێکی مرد منداڵە ئەیکرد ئەم چەندێکدا ئەنیش بیری لە جۆڵەکانە کردەوە بەڵام ڕکابەرەکەی کە مرد منداڵەکە بوو هەڵەسا خێرا پەنجەکەیانە بە داشەکە ئەیگۆڕی هەڵەسا بەناو قاعەکە ئەگەڕ ئەمەنە بێکار ئەمایەوە لا دوای کامیان باشتر دەست پێ بکەن ئەکید لە منداڵرا دەست پێ بکەی باشترە بیری منداڵی تیشترا بەتواناترا سەرقاڵی کەمترە تەنها خۆی دەداتە شەترەنجەکەی ئەکید بە منداڵی بیکەی ڕاهێنان و شتیوای زیاتر دەبیتن فەرق دەکاتن یان جیاوازە لەگەڵ من یان لەگەڵ جەنابەت بێتن لە ئێستا ئەمە دەست پێ بکەین ئەوان بناغەچی دادنێن لەو بناغەیە کە دەڕۆی باشتر بە تۆکمەتر و بە باشتر ڕاهێنانەکانی خۆی دەکا و بەتواناتر دەبیتن لەوەی کە یەکەکی بەتەمەەن بیتن باشە مامۆستاوەک هاوکارم سەحەر باسی لەوە کرد کە مناڵی زۆر هەیە کە حەزی بۆ هەیە فێری یاری شەترەنج بێ باشە ئەگەر ئەم یاری شەترەنجە وەکو وانەی وەرزش بکرێتە ناوەندەکانی خوێندنەوە وەکو وانەیەکی لێبێت بەبزانام لە ساڵی پار بوو بیرۆکێکی وا هەبوو و خرای بواری جێبەجێکردنیشەوە بەڵام بوو بە تەواوی جێبەجێ نەکرا ئێمە خۆشبەختانە نزیکەی 8 ساڵ مشینە زیاتریش بیتن وەکو نادی خانزاد خۆشبەخشانە هەوڵی ئەوەماندایە لەگەر وەزارەتی تەربیە وانەی شەترەنج بخرێتە ناو پرۆگرامی خوێندنەکان خۆشبەختانە ئەو ساڵەکە بڕیاریان داوە وەلو پێشتریش پار و پێراریش کە باسی ئەوەی دەکەی لە زۆربەی پەیمانگە وەرزشیەکان ئەهلیەکان برین ئەوانی کە ئەهلی ئەوانە لەوێن دەرێ دەخوێندرێتن ئێستاش بەڵام ئێستا بڕیاریدایە وەزارەتی پەروەردە لە پرۆگرامی ئەو ساڵەکە لە پۆلی هەفت بخوێندرێت وەکو شەترەنجی بیدایی سەرەتایی لە ناو پرۆگرامی ئەو کەسی کەوانی تیاڵێتەوە پارساڵ مامۆستایەکی زۆر لەیانی شەترەنجی خانزاد کۆبوونەوە بە یعازی وەزارەتی پەروەردە ڕاهێنانێکی باشیان کرد ئەوانەیە کەوبی لەوانەیە ئەمە مامۆستامان کەمبی بەڵام ئەوە هەنگاوەشی سەرەتاییە پێویستمان بەوەیە کە زیاتریش لە کۆلیژەکانیش بخوێنێت تا مامۆستا شتیوە زیاتر بیتن بەڵام هەنگاوەکی زۆر مێژوویە زۆر باشە دەستی هەموو لایەکی خۆش بیکە ئەو کەسانێک کە دەستی تدا هەم لە حکوومەتی هەرێم هەم لەو کەسانێک کە ئیشیان کە ئەڵێ هەنگاوێکی پێویستە و هەنگاوێکی گرنگە بۆچی گرنگە بۆ مناڵ شەترەنج سوودێکی زۆر باشی هەیە بۆ مرۆڤ خاستەن کەلۆ منداڵ کە باسی دەکەی ئەمە بە هەموو شێوێکی دەمانوێت دووری بێخینەوە لەو شوێنانە و لەو شتانێک کە شەڕەنجێزی و ئەو شتانێک کە تێدایان بڵێن دووری بێخینەوە لەو مۆبایلێکە ئێستا کە هەیە بەو ئەتەرنێتێکە ئێستا هەیە چکە منداڵ ناتانیتن وەچی مچینە احتیمالە وەکو گەورەکان لۆشتی باش مشینە بەکار بیتن ئەوتا دووریان دێخینەوە هەتا زیاتر پەرە بە مێشیان بدەین ئاسی زیرەکییان بەرزکەینەوە فێرە سەبر و ئارامیان بکەین کە ئەوە هەمووی خۆی لە خۆیدا لە شەترەنجدا بەرجەستە بۆ ئەو شتانە زۆر باش بەڕێزت ڕاهێنەری نێودەوڵەتیشیت بۆ گەیشتن بەم پلەیە ئەبێ چی بکرێت مامۆستا پشتیوان پاڵپشتی حکوومەت زۆر پێویستە بۆ ئەو یانانە و ئەو سنتەرانەی کە هەنا لە شەترەنج شتیوە هەموو هەوڵ و ئەوەی خۆیان بخەنەگەر هەم وەکو یانەکانیش ئەوانیش دەبی هەوڵی خۆیان بدەن بەڵام ئەو هەوڵانە ئەگەر پاڵپشتی حکوومەتی لەگەر نەبی ناتوانین ئەمە هەموو ئەو ئامانجەی کە هەمانە بەدەستی بهێنین بەڵام هەنگاو هاویشترایە
ئینشاءڵڵا حکوومەتش هاتە سەرخەت بە ئیعازی حکوومەتیشەکان کرا ئینشاءڵڵا هەنگاوی باشتر دێ لەو خەونێکە هەیتمان بێتە دیل و هەمولایەکی. لا پرسیارەکەم ئەو بەڕێزت باست کردوتت ڕاهێنەرەکان ئەبێ لە کەرتی پەروەردەیە هاوکاری فێرخوازەکان بن بۆی کەمە لە تەمەنێکی مناڵیەوە بتوانین شەترنج بناغی بۆ بنین. لا دوایە بەڕێزت بۆ نمونەکردنەوەی خول ئینتەرنێت ئەمانە تا چەند وایە ڕاهێنەرەکانی ئێمە ئابدەیت بکاتەوە؟ ئەکید دەبی ڕاهێنان خول بکرێتەوە ئەو مامۆستایانەی یان لە بۆ ئەو فێرخوازانەیە کە پێویستیان بەوانەیە کە بتوانن لە منداڵک دەرس بە منداڵەکان برێن لۆ ئەوانە. ئەمە ئەو ساڵەکە تقریبان 2 مانگ پێش ئێستا خولێکی نێودەوڵەتیمان کردەوە زیاتر لە هەولێر کردمەوە من وەکو ئەکادیمی شەترەنجی هەولێر بە هاوکاری یەکێتی شەترەنجی عێراق زیاتر لە 40 ڕاهێنەری نێودەوڵەتی توانیان شەهادەی نێودەوڵەتی وەربگرن لە کۆی ئەو 40 کەسەی لە وڵاتانی دەرەوە شاتبوون لە هەولێرکە لەو 40 کەسەی هەفتەی ڕاهێنەری نێودەوڵەتی کورد لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک و لە شارەکانیت کە توانیان بڕوانامەی نێودەوڵەتی وەربگرن لە سەر ئاستی جیهان. ئەوە هەنگاوێکە بۆ ئەوەی کە بتوانین زیاتر ئەوانش بێن خزمەت بکەن لە بۆ منداڵی چاوگۆشی کورد. مامۆستا ڕاگەیاندەکان تا چەند ڕۆڵیان هەیە لە ناساندن و خۆشەویستکردنی یاریەکە بەتایبەت بە مناڵان و هەروەها کارکردن لەسەر ئەو پاڵەوانێتیانی کە ئەنجامەدرێ بۆ یاری شەترەنج. ئەکید هیچ هەوڵێک بەبێ ڕاگەیاندکارەکان ناتوانێت بگاتن بە ئاستی هیچ شوێنێکی. خۆشبەختانە ئەمە شەمسەشی گەورەمان هەیە وەکو شەترەنجزانان لە هەولێر لە سلێمانی لە برێن لە هەرێمی کوردستان کۆنتاکتێکی باش لە مابەینی میدیاکاران و لە مابەینی ئەو دەستگا شەترەنجانە و چوەکو نادیەکان بێ چوەکۆکان هەیە لە هەموو چالاکیەکان ڕۆڵەکی بەرچاویان هەیە ڕاگەیاندکارەکان هەموو کات ئامادەنە چ لەکردنەوەی خولی ڕاهێنەری بیتن چ لەکردنەوەی پاڵەوانەکە بین هەموو چرکەیەک لەگەڵمان ئامادەنە کۆنتاکمان هەیە لەگەریان دەستیان خۆشببی بە بێوان ئەمە ناتوانین یەک هەنگاویش بچینە پێش چکە سەدای ناداتەوە ئەگەر ئەوان نەبن. جا مامۆستا ئێستا ئەم کتێبی بەڕێزت چاپت کردووە لا دوایە کە چەندێک کتێبی دیکەی لەم چەشنە لە بواری فێرکردنی شەترەنج لە کتێبخانەی کوردی هەیە؟ لە کتێبخانەی کوردی کتێبمان هەیە ناڵێم نییە بەزمچینە زۆر کەم بێمە هەژارین وەکو کتێبخانەی کوردی. ئەمن وەکو خولیایەکی خوێندنەوەی کە لە ساڵانی هەشتایەکانەوە خولیایەکی تەواوی خوێندنەوەم هەبووم لە هەمان کاتیش کە ڕاهێنەر بووم ڕاهێنەری نێودەوڵەتی و نابژوای نێودەوڵەتی ماویستم هۆرد و بابەتەکەی لێک گرێ بدەم بتوانم کتێبێک بکەین بۆ ئەوەی کە سەرچاوی تایبەتمان هەبی. ئێستا ئەم یاریزانەکانی شەترەنج سەرچاوی تایبەتمان گەلە کەمە هەموو یان ئینگلیزیە یان عەرەبیە یان فارسە ئەوانە احتیمام پێدەیت. ئەمن لەو کتێبەی ویستم هەنگاوەکی باوێم بەڵکو خەڵکی کەس توکەم ئینسانی زۆر بەتوانەمان هەیە لە هەولێر لە سلێمانی یا ڕاهێنەری بەتوانەمان هەیە لە سلێمانی شەیە لە هەولێری شەیە کتێبی دایان نایە یان تەرجمەی یاندایان نایە بەو کتێبەی ویستم زیاتر هانیان بدەم و کۆنتاکتشم لەگەریان کرد هانیان بدەم توانا و قەلەمی خۆیان بخەنەگەر بۆ ئەوەی بتوانن کتێبی بەردەوام کتێبی باشتر بکەن و سەرچاوەکانمان زیاتر بکەن و دەوڵەمەندتر بکەن. باشە مامۆستا وەکو کاتی یاریەکە چۆنە؟ یاریەک بۆ یاریکی تر ئایا جیاوازی هەیە و کاتێکدا ئەنڕێ لە بینی نێوان هەردوو یاریزانەکەی ئەگەر ئاماژە بۆ کاتە بێت؟ ئێمە سێ جۆرە پاڵەوانێتیمان هەیە بۆ ئەو یاریزانانی کە بەکات یاری دەکەن. یاریەکیان کە پێی دەوتری یاری خێرە ئەوە لە مابینی 5 تا 10 دقیقە دەخایەنیتن کاتی گەمەی دەکەن. هەیتمان ڕاپیتی پێدرێن ئەوەش کاتەکەی جوایەزە هەیتمان مەسەلەن کلاسیک ئەوە نزیکەی مەسەلەن سەعاتەکەی سەعات و نیوەکەی کە دادنێ بەڵام لەگەر هەر نەقلە هەر جوولەیەکی کە دەیکا 30 ثانیە لۆ زیاد دەبی کامە ساعاتەکەی کە دادنی دەرێن سەعات و نیوەک مەرز نییە هەر ئەو سەعات و نیوە بیتن چکەت و لەگەر هەر جوولەیەک 30 ثانیە لۆ سێ چرکە دۆ زیاد دەبیتن جاری وایە ئەو یاری احتیمالە بگاتە 4 ساعات 5 ساعات هەیە 2 ساعت ئەسە پشوویتیان لە ئەم یاریە پشووتێدانی خۆی یاریزانانێک کە هەردەستەوە جوولەکەی دەکە پیاسەش دەکە گەنای پشوش تێدانی دەبی یاریەکەی بکاتن تەواوی کاتن. زۆر باشە. هەرچەند مەجال نەبوو یاریەکە ڕەوان لەگەڵ بەڕێزت کۆتایی پێبهێنە بۆی کە هەڵسەنگاندنێکیشی بۆ بکەی بەڵام زۆر سپاس ئەوەی کە خزمەتێکی جوانی لەم چەشنت کردووە ئەگەر لە کۆتایی گفتگۆکەمانە قسەیەک ماوە پەیامێک بەڕێزت بتەوێت باش. زۆر سپاس بۆ ئێژۆ زۆر سپاس لە بۆ
ئەوانە پشتکامیرەکانیشەوە کۆتا قسەم ئەوەیە وەکو تازەدا ئاماژەم پێکرد هیوادارم دڵسۆزانی شەترەنج هەموو هەوڵ و توانایەکی خۆیان بخەنە گەڕ لە بۆ دانانی کتێبی باشتر و لە بۆ خزمەتکردنی شەترەنج بۆ ئەوەی بتوانین ئاستی شەترەنج لە هەرێمی کوردستان بگەین نە ئاستێکی جیهانی چکەمە هیچ شتەشی وامان کەمتر نییە چکە ڕابردووشمان هەیە یاریزانی بەتوانامان هەبووە لەسەر ئاستی جیهانی پار ساڵ یاریزانێکمان هەبوو لە هەولێر لە عمری 50 ساڵی بەشداری لە بتوڵەی ئاسیا کرد خۆشبەختانە توانی یەکەم بیتن لەسەر وڵاتانی ئاسیاویش کاک حوسێن بوو دەستخۆشی لێ دەکەین ئێستاش لە پاڵەوانێتی سلێمانی ئەوڕۆ یاریەکی ماوان بباتەوە ئینشاءالله یەکەمی سەر ئاستی عێراق دەبێت بیباتەوە یاریەکە ئەکید دەباتەوە دڵنیام دەباتەوە بشباتەوە یەکەمی سەر پاڵەوانێتی عێراقەکەش مشۆگەر دەکات بە هیوای کە بیباتەوە ئینشاءالله دەستخۆشیش دەبۆ ئێوە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت یاریەکەشمان تاوا نەکرد بوو بەرە کاتەکەی کاتەشکە داوای دەکەین ئینشاءالله زۆر خۆشحاڵین مامۆستا سپاس بۆ تۆ